کۆچە چی بوو والێکی کردین ئەو کۆچە چی بوو والێکی کردین چۆنێک کرد ڕوحم بۆ من فای بردین چۆنێک کرد ڕوحم بۆ من فای بردین نامرین بۆ یەکتر ئینشاءالله نامرین بۆ یەکتر بەڵاچی لێوت گەڵا هەڵوەری بەڵاچی لێوت پایزت هێنا بەدەنگت بە چرپە و ڕەنگت پایزت هێنا بەدەنگت بە چرپە و ڕەنگت داخت خاک بجبلم شربي لداخت خاك بجبلم تركي دنيا كم دنيا بخبر بمرم تركي دنيا كم دنيا بخبر بمرم نامرين بۆ یەکتر ئینشاءالله نامرین بۆ یەکتر ئەم شەو لە خەوما